جژنی نەورۆزەوە بەڵام هێشتا توشبوانی نەخۆشخانەی هیوا بێبەشن لە دیمەنە جوانەکەی سروشت. هەندێکیان بەهۆی باری ناجێگیری تەندروستیانەوە ناتوانن بچنە سەیرانگاکان. وە لێرەدا ئەوەی کە دەیبینین ستافی شارپرێس بە گوڵ پیرۆزبایی جەژنی نەورۆز لە توشبوانی شێرپەنجە دەکات بۆ ئەوەی ئەوانیش لەگەڵ ئێمەدا بێبەشنە بن لە یادی نەورۆز. من دەچمە لای توشبوان بۆ ئەوەی هەرێکێکیان پەیامی خۆیان بگەین و ئێمەش وەکو ستافی شارپرێس گوڵی جەژنە پیرۆزیان پێشکەش بکەین. لەگەڵمان بن. سڵاو لەبێت. زۆر سپاس. جژنی نەورۆزە پیرۆز یاخوا لێوەش پیرۆز بێت و هەمیشە سەرکەوت و سەرفراز بن. ستافی شارپرێز ئەم گوڵی بە دیاری هێناوە بۆ نەخۆشەکەتان ماندوو نەبن. دیارە بەهۆی ئەوەی کە جژنی نەورۆزە ئەمان نانتوانیوە بچنە دەرەوە، بەڵام ئێوەمان لە یادا بە هیوای تەندروستێکی باش بۆ نەخۆشەکەشێت. هیوادارم هەمیشە سەرکەوت و سەرفراز بن و بە هیوای ئەوەش کە خوای گەورە شفای هەموو نەخۆشەکان بە و دووبارە زۆر سپاس بۆ پێشکەشکردنیەوە گوڵەش و گەورەتان کرد. زۆر سپاس قەینا زۆر سپاس بۆ ئێوە بژیت. بەڵێ دیارە جێی دەستخۆشیە لە کارمەندانی نەخۆشخانەی هیوا کە نەجەژنیان جەژنە نە هیچ بۆنەیەک ئەوان دەتوانن بەشداری بکەن بەهۆی ئەوەی دڵسۆزیان بۆ کارەکەی وایان کردووە کە بەردەوام ئێشەگری ئەم نەخۆشانە بن لەم نەخۆشخانەیەدا. هەمیشە کاری باش جێگەی ئەوەیە کە دەستخۆشی لێ بکرێت. بۆیە بە هیوای ئەوەی کە تەندروستی ئەم نەخۆشانە بەرەو باشتر بچێت و هیوایان بۆ بگەڕێنینەوە لە نەخۆشخانەی هیوا. سڵاوتان لێبێ. جەژنی نەورۆزتان پیرۆز بێت. وەکو ستافی شارپرێز ئێمەم گوڵەمان بۆ هێناون لەبەرەوەی ئێوە بەهۆی ناجێگیری تەندروستیتانەوە بەشداری جەژنی نەورۆزتان نەکردووە گەر ئەم دیارە لە ئێمە قوبوڵ بکەن. بگەن بە هیوای ئەوەی خوا شفات بات و بەرەو باشتر بچن. بە هیوای تەندروستی و بەرەو باشی بچێت. لەشی ئێوەش ساخرێت. دەستان خۆش بە. سڵاوتان لەبێ. جەژنی نەورۆزە پیرۆز بێت. بە بۆنەی جەژنی نەورۆزەوە ستافی شارپرێز ئەم گوڵەی بە دیاری بۆ ئێوەیانەوە. پیرۆزباییتان لەکەم. پیرۆزبایی لە جەژنی نەورۆزتان لەکەم لە هەموو گەلی کوردستان هەر چوارپاشی کوردستان. هیوادارم ئەم چوارپاشی کوردستانە ببێ بە یەک دەوڵەتی سەرانسەری. پیرۆزبایی لە ئێوەی شەکەم لە هەموو گەلی کورد ئەم جەژنی نەورۆزە دێتان شاد و خۆشی بێ ئیشەڵڵا. زۆر سپاس بە هیوای تەندروستیت بەرەو باشتر زۆر بە هیواوە بیت و بتوانیت کە تۆ نمونەیەک بی بۆ هاوڕێکانی تریش. ئیشەڵڵا بێوەی بن یاخوا. زۆر سپاسانەکەم. جەژنتانیش پیرۆز بێ یاخوا. ئەمە گوڵی ستافی شارپرێزە. ئێوە دیارم هاوڕێشت خەوتووە بەڵام ئێمە گوڵەکی بۆ دائەنین. بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە. سڵاوتان لێبێ. جەژنی نەورۆزتان پیرۆز بێت. زۆر سپاس. ستافی شارپرێز ئەم گوڵەی بۆ نەخۆشەکەی ئێوەیانەوە. دایکیان ئەم گوڵم بۆ تۆیە ناوە بە بۆنی جەژنی نەورۆزەوە بە هیوام تەندروستی و زۆر زۆر باش بێت. یاخوا بە خێر بێ سەر چاوم جەژنی نەورۆزی لێ پیرۆز بێ ئیشەڵڵا بە خێر بێ یاخوا.
چی پەیامێکت هەیە لە جژنی نەورۆزە بۆ هاوڕێیانی خۆت؟ هیوادارم هەموو ساڵێ بەخۆشی بێ و نەورۆزێکی خۆش و نەورۆزێکی پڕ خۆش و خێر بێ بۆ هەموو لایەک. هیچ پەیامێکم نییە. دووبارە جژنی نەورۆزە پیرۆز بێت، ئیشەڵا تەندروستی و زۆر باشە بێت. یاخوا پیرۆز بێ لە تۆیش ئیشەڵا بە هیوان باش بە. دیارە من ماندوود ناکەم لەبەر تەندروستیت تۆ ئەتوانی ئیسراحەتی خۆت وەرگریتەوە دایگەن. مامەگیان ئەگەر پێمان بڵێ تۆ ئێستا ڕافقی ئەم نەخۆشی چیت بەڵام خێزانی منە ئەوە نەورۆژ لێرن تقریبا 3 ساڵە ئەو نەخۆشی توش بوون، تووشی ژێرپەنجە بووە. ئێمە نازانین چۆن سپاسی کارمەندان و دکتۆران و کارگوزاران و هەموو بەشەکان بکەین. بەڕاستی ئەوان سەربازی ون، کەسی شیاون، ئەڵێ کەسی شیاو بۆ شوێنی شاو، بەڕاستی ئەوان شیاون بۆ ئەم شوێنە. ئەوە ئەوان ئەیکەن هەموو کەسێ ناتوانێ بیکە. من لەلایەن نەخۆمەوە دیارە نابێت ئێمە لە یادمان بچێت کە کارمەندانی نەخۆشخانەی هیوا و دکتۆرە بەڕێزەکان سەرجەم و کەسانی کە لێرە کار دەکەن و شەون و خونی ئەکەن بۆ خوشک و براو کە سوکاری ئێمە، پێویستەکە ئێمە هەمیشە کارە باشەکانی ئەوان ئەو دڵسۆزی ئەوان بەرز بنرخێنین. بۆیە من ئەم گوڵا لە جژنی نەورۆزدا پێشکەش دەکەم بە کارمەندانی ئەم بەشە. بەڵێ دیارە ئەو مەشغوڵی کارەکەیەتی، بەڵام من هیچ مەشغوڵی ناکەم، تەنها گوڵەکە لەسەر مێزەکە بۆتاندا ئەنێم بە هیوای بەردەوامیتان و دڵسۆزانەتی کار. خێر بێن سەر چاوان پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو گەلی کوردستانەکەن، بە تایبەتی کارمەندانی نەخۆشخانەی هیوا یەک بە یەک دەستیان نەگۆشم و پیرۆزباییان لێ یەکەم. ساچوینە تێرە بۆی ئەم گوڵەتان بە دیاری بۆ بینین بە بۆنی جژنی نەورۆزەوە. زۆر سپاس بۆ ئێوە، مەمنون. ئەگەر پەیامێکت هەبێ بتەوێت بینیت. زۆر سوپاستان دەکەم، بەخێر بێن، ئازیەتتان کێشە، بەسەرتان کردینەوە. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا ئێوە هەستێکی زۆر باشتان هەبوو، ئێمەتان لەبیر بوو لێرەکانە. بەڕاستی کەسانێکی لێن زۆر دڵسۆزن لەم خەستەخانەیە، زۆر سوپاسیان دەکەم. پەیامی من هەر ئەوەیە، هیوادارم حکوومەت و هەموو کەسیش خێرخوازان چاویان لەم خەستەخانەیە بێ. بەڕاستی دڵسۆزن، زۆر سوپاسیان دەکەم. زۆر سوپاس بۆ ئێوەش. هیوای تەندروستەیەکی باش بۆ نەخۆشەکە. زۆر سوپاس بۆ تۆش. سوپاس بۆ ئێوە. سڵاتان لەبێت. مامەگیان باشیت؟ من ئەم گوڵم بۆ تۆێناوە پێشەکی بە خێراتری خۆتان و کەناڵەکەتانەکەم بە بۆنە ئەم یادە پیرۆزەوە، یادی سەرجی نەورۆزی نەورۆز. زۆر سڵاو ڕێزم بۆ سەلەڤیزۆنەکەتانێ، بۆ کەناڵەکەتانێ. زۆر مەمنونتانم، گەلێ بەخێر بێن. من نەخۆشم لێرە، ئێوە منتان بەسەر کردوتەوە. زۆر سوپاستانەکەم، ئەمرتان درێژ بێخوا لێتان ڕازی بێ. زۆر سوپاسی خەستەخانەی هیواکەم کەوا زۆر بە پوختی خزمەت بنەکەن، یارمەتی منەدەن لێرەوە هەتا ڕۆژی قیامەت. سڵاو ڕێزم ویان هەیە بە دکتۆرەوە، بە هەموو کارمەندەکانەوە، بە ئێوەشەوە، ئەوە پشتی کابرا و پێش کابراشەوە. زۆر سوپاستانەکەم، گەلێ بەخێر بێن، مەمنونم. لەوە زیاتریشتان هەم نێ بەخوا قسە بکەم. با هیلاکتر نەبی، ئیشەڵا باش ئەبی مامەگیان، لەشە ساف بێت. زۆر سوپاس بۆ تۆ، تەندروست باش بیت ئیشەڵا. دیارە
نەخۆشەکەی ئێوە خەوتووە من هەر قەیناکە من هەر گوڵێکی بۆدا ئەنێ بە بۆنەی جژنی نەورۆز زۆر سپاس حەز ئەەکەی پەیامێکت هەبێ باشەگیان ئێوە پەیامێکەتانێتە بشیگیان زۆر سپاس مەمنون دەستان خۆش بە زۆر سپاس سڵاوتان لێبێ زۆر سپاس جژنی نەورۆزتان پیرۆز بێ ئێمە بە بۆنی جژنی نەورۆزەوە هاتووینەتە ئێرە وەکو میدیای شارپرێس ئەم گوڵەمان هێناوە بۆ نەخۆشە بۆەوەی دڵنیا بن لەوەی کە ئێمەش ئێوەمان لە بیرە وەکو بەسەرکردنەوەیەک دایگیانی شەڵا باش ئەبیت ئەفۆدانیشن ئێوەی سەد پامێکتان هەیە بتانەوە بگێنن دەستخۆشیە لە کارمەندانی ئێرە زۆر یارمەتیمان ئەدەن دەستخۆشیان لەکەم بۆ ئەرکومان دوو بوونیان زۆر سپاسیانەکەین ئیتر هیچمان نییە وەڵا پیرۆزبایی جژنی نەورۆز لە هەموو لە لەم دکتۆرانە شەکەین یارمەتیمان زۆر ئەدەندایم بدەممانوێ ماندوو نەبن لە شتان ساخ بێ خۆشفای نەخۆشەکەش بات ئێمە گوڵەکانمان پێشکەش بە توشبوانی شێرپەنجەکە لە نەخۆشخانەی هیوا بە هیواین شارپرێس توانێت بێتی ئومێدێک بۆ ئەو نەخۆشخانە و نەخۆشیەکانیش بگەڕێنێتەوە شاد بن.